کاگەڕەمە من دوایین پرسیارم بکەم هەرچەنە پرسیارەکە بەڕاستی بڕوا ناکەم پەیوەندی بۆ تێزانیەوە هەبێت بەڵام من حەزەکەم ڕایەکیەوە بزانم دەربارەیەوە یعنی بە جۆرەی توانای بۆ تێگەیشتنی خۆگەر وەڵامی ئەوم بیتەوە هەرچەنە زانین ئەستا لە تەکنەلۆژیا زیرەکی دەستکراتۆتەکایەوە کە ئامێرەکان ینی بە شێوەیەکی وا پرۆگرام مەکەین کە لە مرۆڤ زیرەکترە بن جا من شتێک کە تێبینیم کردو کە خودی خۆم تاقیم کردوتەوە بریتیە لەوەی کە ئێستا زیرەشی دەستکرد شعرە نووسێت ینی کۆمپیوتەر شعرە نووسێت جا هەندێک لە تێکستەکانیان تەنانەت ئەوەیە تەنانەت وێبسایتێکەیە دوو شعر تێهاتێ ئەڵە کامە لەلایەن مرۆڤەوە نووسراوە کامە لەلایەن ڕۆبۆتەوە نووسراوە یعنی وردە لەگەڵ زیرەکبوونی ئامێرەکانی شوای لێ بە شێوازێک شعرەکە ئەنووسێ کە جاری وایە زۆرجار قورسە لە هی ئەوەی کە مرۆڤەکە نووسیوێتی جای بکەیتەوە ئیترا وێبسایتێکەیە کە چەند زانایەکی کۆمپیوتەری ئیشیتیاکەن کە کۆمەڵێک ئالگۆریتمی کۆمپیوتەریان بەکارهێناوە لەگەڵ شعری ئەو شاعرانی کە هەبوون ئیتر لە سەردەمی ڕۆمانتیکۆ تا دواییە کۆمپیوتەرەکە خودی خۆی شعرە دروستەکە کە لە هەمان کاتاواتا شیە کە دڵنیام لە زۆرێک لە شعرەکانی شاعیرانی شەی کرد باشترە یعنی زۆر جار کەسەکان سەریان لێ شوێ جای بکەنەوە کە ئەمە ئایا مرۆڤێک نووسێتی یان کۆمپیوتەرێک نووسێتی بەڕایەوە هەڕەشەیە بۆ سەر وێژە چکە تەنانەت چۆن ڕۆمانێک هەیە کە زیرەکی دەستکرد نووسیویانە بەڵام ڕۆمانەکان تا ئێستا سەرکەوتوو نەبوون هێشتا لە پەرپێدانن لەوە بەڵام لە شعرەکانە تا ڕادێک سەرکەوتووی دیارە کە کۆمپیوتەر شعر بەرهەمێنێ بەڕایەوە مەترسی نییە بۆ سەر داهاتووی وێژەی جیهان بەشێکی گشتی یان جۆرێکە لە وێژە بەڵێ من قەنەعەتم وایە هەر خودی تەکنەلۆژیا و ئەم پەرسەندنە خێرایی تەکنەلۆژیا مەترسی گەورەی بۆ سەر خودی ئینسان خۆشی لەبەرەوەی نەک تەنها ئەدەبەکەمان ڕەنگە بەشێکی لە ناوبەرچکە من بڕوام نییە بتوانێت هەمووی لە ناوبەرێ بەڵام ڕەنگە بەشێکی لە ناوبەرێ بەشێک لە جوانەکانی کەم کاتەوە یا بڵێن تێکستی جوانمان کەمتر بێتەوە بەڵام هەمووی لە ناو نابە بەڵام خودی تەکنەلۆژیا مەترسی گەورەیە بەم خێرایی ئێستا ئەگەر گەشە بکە ڕەنگە مەترسی گەورە بێ بۆ سەر ژیانمان بۆ سەر پەیوەندیەک کانمان بۆ سەر پەیوەندە سۆزداری و کۆمەڵایەتەکانمان کە نمونەی دیار هەیە کە لەم چەند ساڵەیە لای خۆمان کە گەشەی سندووە تێکشکاندنی کۆمەڵێک بەها و پرەنسیپ هاتوۆتەکایەوە یعنی ئەوەی هەر خودی ئەو نامانەی کە وەختی خۆی دەنووسرا لە نێوان دوو هاوڕێیە بۆ نمونە لە نێوان دوو نووسەرا لە نێوان دوو خۆشەویستە بەدەست ئەنووسرا و دڕازێنرایەوە و هینەکرا هیچی ئەمانە نەماوە ئەمانە تەکنەلۆژیا لەباری برد قسەکە لەسەرەوەیە کە تەکنەلۆژیا ڕەنگە ئەگەر بە وریاییەوە بەکارهێنانی هەڵە بلوشێ تەکنەلۆژیا لەبەرەوەی ئێمە بەکارهێنەری بین ئەو بەکارمانەهێنێ هەنی من لە یەکێک لە کتێبەکانمان ئاماژەم بۆ یاوە ئەگەر بە وریاییەوە تەکنەلۆژیا بەکاری نهێنی ئەو تۆ بەکارهێنێ یعنی ئەگەر گەنجێک ڕۆژانە 6 ساعت مۆبایلەکەی هەر بەدەست و بێ خەریکی یاری و خەریکی هەندێک شتی تەرفیهاتی بێ نیشانەی ئەوە نییە کە ئەم تەکنەلۆژیا بەکارهێنێ تەکنەلۆژیا ئەوی بەکارهێناوە 6 ساعت سڕی کردووە نەیهێشتووە لە شوێنی خۆیان بجوڵێ نەیهێشتووە هیچ چالاکیەک بکە لانی کەم نەیهێشتووە ئاسمانی شین ببینێ درەختێک ببینێ وانە هەناسەیەک با لە هەوایشی پاکتر لە ژوورەکەیە کەواتە تەکنەلۆژیا مەترسیەوە من پێم وایە ئەم مەترسی ئەگەر وشیاری لەگەڵانە بێ ڕەنگە کارەساتی گەورەی لێ بکەوێتەوە و ئەمە تەنها وەگوتم ئەگەر کاریگەری بۆ سەر ئینسان هەبێ حتمما کاریگەری لەسەر ئەدەبەکەشمانە بێ ڕەنگە شیعری ئەلکترۆنی و چیرۆشی ئەلکترۆنی و ڕۆمانی ئەلکترۆنیش بێ کە بەڕێی من بڵێ یعنی ئەمانە شعر و چیرۆک و ڕۆمانی ڕاستەقینە نین شعر و چیرۆک و ڕۆمانی ڕاستەقینە لە هەستی ئینسانوێ یەتە دەرەوە یعنی من ئەلەم ڕۆژانە ڕۆمانێکم خوێندەوە بە ناوی مردوخانەکەی بەغا تەسەور ناکەی چه هەستێک لەو ڕۆمانایە کەسێک پاسەوانی مردوخانەیە کە چی ئەبینێ لەوێ یعنی ئەمە مستحیل لە کۆمپیوتەرێک هەستی پێ بکە ئامێرێکی تەکنەلۆژی تر ڕۆبۆتێک هەست بەم حاڵەتە بکە بتوانێ بیگوێزێتەوە من نەچوومەتە مردوخانەوە تا ئێستا بەڵام ئێستا هەموو کونوکەلەبەرەکانی مردوخانەیەک شارەزام
و ئەزانم چی تیاگوزەرێ وەزانم چۆن نەخۆش تەشریحەکەن چیتر لە پشت ئەمەوە هەیە چ گەمەیەک هەیە لە ناو ئەم مردووخانانە مەبەستم چییە ئەمە مستەحیلە ڕۆبۆتێک ئامێرێکی تەکنەلۆژی تر بتوانێت ئەمە بۆ من و تۆ بگوازێتەوە لە داهاتووە تا ڕادێکی زۆر هاوڕام تەنانەت دیڤڵنەوە هەراریش کە باسمان کرد یەکێک لە تێزەکانی ئەوەیە کە زیرەکی دەستکرد بە ئاقارێکی خراپانەی بین تەناوتیشی ئەڵێ مرۆڤەکان هەمیشە لە داهێنانی کەرەستەکانە باشتر بنۆک لەوەی بەکاریان بێنن